ئەمساڵ بە ساڵێکی ناخۆشە تێپەڕین دەربارەی کێشەکانی ژنان چونکە زۆرترین ڕێژەی کوشتن و خۆکوشتنی ژنانی تەیە ڕوویدا ئەوەی جێی داخەکە کێشەکان هەروە بە گوماناوی ماونەتەوە تاوانبارەکان ناگەنە سزای خۆیان ئەگەر بژگەن بە شێوەیەک نییە کە کۆمەلگا لێی تێبگات و لە ژێر ناوی شتێکە شاراوەتەوە کێشەکان طبعاً ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان بە عام کۆمەلگا ئەکید هەموو کەسێک ئەم کێشانەی زۆر پێ ناخۆشە چونکە هەمووی زانێ مەترسیە بۆ سەر ژیانی خۆی بۆ سەر ژیانی کەسە نزیکەکانی بۆیە ئێمە ئیدانەی ئەم کارانەکەین و داواکارین سەروەری یاسا خۆی بنوێنێ کەسەکان بگەن بە سزای خۆیان ئەمڕۆ ئەگەر لە شوێنێکی تر بوو بەیانی ڕەنگە خوشکەکەی تۆ خوشکەکەی من بگرێتەوە ئەکید لێکەوتەکانی بە هیچ شێوەیەک ئەوە نییە کە یعنی بڵێ شتێکی ئاسان بێ بەسەر کۆمەلگایە تێپەڕێ ئەوەی جێداخە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەچێت لە ماوەی ڕۆژان و مانکانی پێشووترە لە گەرمیان بەتایبەتی چەندین حاڵەتی کوشتنمان هەبووە کە بەڕاستی ئەمە وەکو تاکانی کۆمەلگا وەکو ژنان وەکو تەنانەت داواکارم لە ڕێکخراوەکان و چالاکوانی ناوچەیگەران کە بە هیچ شێوێک لەم ڕووداوانە بێدەنگ نەبن و هەڵوێستی جدی خۆیان هەبێ بۆی بتوانین کە ئێمە ئەم کێشانە بنەبڕکەین تاکانی کۆمەلگا هۆشیار بکەنەوە چ لایەنی بەڕێبەرایەتەکانی تویژی بە داواکاریم لە ئەوان هەیە لە ڕێکخراوەکانی ژنان بەتایبەتی کە ئەمە ڕاستی زیاتر ئەرکی ئەوانەکە ئاستی ڕۆشنبیری تاکانی کۆمەلگا بەرزکردن بەتایبەتی پیاوان هۆکارەکان تووشی من بۆ یەکەم شت کە بەزەقی بزانم بۆی بگەڕێنمەوە دابوو نەریتەکە کە لەسەری ڕاهاتوین ئەم دابوو نەریتی پیاو سالاری وای لێ کردووە کە هەمیشە پیاوەکان زاڵ بوونە بەسەر ژنەکانە و ژنەکان کەمتر ئەتوان داوای مافەکانی خۆیان بکەن و یان ئەو شتانەی کە حەزی ئارەزوو حەزیان هەیە بەدەستی بهێنن کەمە من بە هۆکاری زەخی ئەمە دابوو نەریتەکەمە دەبێ بەڕاستی ئیشی لەسەر بکرێ لە بنەڕەتەوە لە پەروەردە و لە مناڵەکان و دەست پێ بکەین بۆی وردە ئەم هۆکارانە ئەم هۆکاری دابوونەریتە کاڵ بکەینەوە دووەم هۆکار کە بەڕاستی تێی کەوتوین لەم ڕۆژگارە هۆکاری مادی و خەیرانی داراییە کە کوردستانوانی گردووەتەوە و کە ئەمە وا کات کە پیاوان زیاتر زەختێکی زیاترێکەوەیتە سەریان کە ناتوانن بژێوی ژیانن بۆ خۆیان و مناڵەکانیان و ژنەکانیان دابین بکەن کەمە دووبارە هۆکاری جیابوونەوە و لێکترازانی لێ دروستە بێت ئەمە بەس بەداخەوە لە ڕۆژی 25 نۆڤەمبەر ڕۆژەکەمان بیر ئەکەوێتەوە ئەیکەینە بە یادگاریەک وەکو یادگارێک بیرمان تێتەوە ئەڵێن 25 نۆڤەمبەر هەیە با هەوڵ بین چالاکیمان هەبێ دەرخستنمان هەبێ ڕوونکردنەوە بەداخەوە لاوازە بۆچی لاوازە بۆ ئەوەی کە کێشە و گرفتێک لە هەر شوێنێکە بێت من بەعام قسە ئەەکەم کە گرفتەکان داچوونی بۆ نەکەیت تاقیق لە کارەکە نەکرێ بەداخەوە ئەگەر ملتەزم نەبی بە ئیش و کارەکانتە من خۆم وەکو خۆم چالاکوانی باری ژنان چەند ساڵ لێرە ئیش ئەەکەم حتاکو ئەمڕۆ نەمبینی چوار ڕێکخرا و کەیسێک بگرنە ئەستۆی خۆیان ئەو کەیسە حتا کۆتایەگەی بزانن بۆچی ئەنجامەکەی چییە بۆچی ئەم کەیسە چییە ئەم کێشە لە چی دەسی پێی کردووە لە کوێ و دەسی پێی کردووە خۆمان بۆ خۆمان هەمومان ئافرەت بوونێتە کەیس بەڕاستی هەمومان بوونێتە ینی هەرکە بۆ خۆی کەیسە یعنی ئەگەر هات و ئەوها بەردەوام بین کێشە و گرفتەکان لە گەرمیانە بەداخەوە لە زیادبوونە و لە زیادبوونیشە